ئەو قوتابیە ئەڵێ لەسەر نەزانینی یەک پێناسە مامۆستایەکەم سێ زلەی لێداوم. دیارە ئەو پارچە ڤیدیۆیە کەمێک لەمەوبەر لەلایەن باوکی ئەو قوتابیەوە بۆ 1964 نێردراوە. 1964 بە دواداچوونی وردی بۆ ئەم کەیسە کرد تا ئەو کاتەی قوتابخانەکەی دۆزیەوە کە لە ناحیەی شەمامچی سەر بە هەولێرە. دواتر لەگەڵ ئیدارەی قوتابخانەکە قسەی کرد و هەروەها ئەو مامۆستایەشی دۆزیەوە کە لە قوتابیەکەی داوە. ئیدارەی ئەو قوتابخانەیە دووپاتی ئەکاتەوە کە زۆر جاران بە مامۆستاکانیان وتووە نابێ بە هیچ شێوەیەک توندوتیژی لە بەرامبەر قوتابیان بە مەبەستی فێربوون بە مەبەستی هەر مەبەستێکی تر بێ بەکاربێنن. مامۆستاکەی لە قوتابیەکەی داوەتدان بۆ دائەنێک کە ئەو لێی داوە بەڵام ئەڵێ یەک زلم لێداوە ئەویش زۆر بە هێواشی بووە. ئێستا باوکی قوتابیەکە ئەڵێ ئێمە لەو بابەتە خۆش نابین داوای یاسایی تۆمارەکەین و وەزارەتی پەروەردەشت لەم کەیسا ئاگادارەکەینەوە. 1964 هەموو ئەو لایەنانەی دواندووە و بە دوواداچوونێکی وردی لەسەر ئەم بابەتە کردووە. حەزەکەم ئێوەش بچن لەناو ماڵپەڕەکەمان ئەم هەواڵە بخوێندنەوە.